والله من بحياتم كلمەیەکی خراپم بەرامبەری ئەم نەوتووە. ئەم خۆ کاک دکتۆر ڕاستەوخۆ قسە بە من ناڵێ، بەڵام کە ئەچنە ماڵی دایکی لەوێ بە دایکیەوە بە خزم و کەسوکاریوە ئەوەی شتی ناشرین بە بەرامبەری من بەکارێن، قسەی وە ئەکەن شتی وا خراپ بەرامبەر بە من بەکارێن، من خۆم بێز لە قسەکانیانەکەمەوە. ئەمانە هەمووی ڕەدڵفعل لە بەرامبەری من بەکارێن، یعنی شتی وە ئەڵێ من خۆم نازانم چی بڵم، دایکی بەنەوعی باس مەکە، باوکی بەنەوعی باس مەکە. یعنی کاک دکتۆر ئێمە لێک جیابوونەوەکەشمان باوەڕێ بێ هەوڵی تەواوەتی ئەوەی کە لە توانە خۆ پێشتر بۆم باس کردووی ئەوەی لە توانای ئەم نەفسەیە هەبوو بێ هەموویم کردووە، لە پیاو معقوڵ، لە ڕیشسپی، لە مامۆسای ئاینی، لە خزم و کەس و کار، لە ئەوەی ڕەفیق دۆست هەموویم کرد بە گژیانە، بەس تەنیا لەبەروی لێک جیانەبینەوە ژیانمان لێ نەشێوێ. بەڕاستی لەبەر خاتری خۆم نەبوو و لەبەر خاتری ئەویش نەبوو، نە لەبەر خاتری چاوی جوانی ئەو بوو، نە لەبەر خاتری خۆم بوو، تەنیا لەبەر خاتری مناڵەکان بوو کە سەرگەردان نەبن و ئەوە بەم شێوازە نەبن بە تۆپ لە گۆڵی ماڵی منەوە بچن بۆ گۆڵی ماڵی ئەو. یعنی بەڕاستی لەبەر ئەمە ئەوەمە کرد، ئەمیز لێک جیانەبینەوە. بەڵام ئەم و دایکی هەر ڕازی نەبووتیان نەخێر ئەبێ ئیلا لێک جیا ببنەوە، ئێمە بەیەکەوە ناگونجێ. ئێوتم دەی باشە مادام وایە و کە خۆت زۆرێ پێخۆشە خۆی گەورە تەلاقی دانا و بە ئەمە لێک جیابینەوە، بەڵام ئەم لێک جیابووینەوە بەس واز لە ژیانی من ناهێنێت. یعنی ئەم قسەی ناشرین تاشیر وشەی خراپ ئەم مناڵانی فێر کردو. یعنی بەڕاستی مناڵەکان هاتوون بۆلام باوکە بۆ ڕادێ تۆ خراپ نیت، ئەی باشە بوونەنکەم و ئەوان واڵێن، خۆ باوکە تۆ ڕەزیل نیت. کۆرەتم ڕۆڵە بۆ خاتری خوا من چۆن ڕەزیلە بم لەگەڵێەوە، من ژیانم بۆ ئێوە دانم. یان پێوتون وەڵا نەنکی پێوتون وەڵا ئێوە باوکتان هەر خۆشی ناوە هەر چینێەوە بەخوا حسابیشتەمە ڕۆڵە چۆن خۆشم ناون لە گۆشت و خوێنی خۆ من. ئەگەر من ڕاستی ئێستا لە دایکتان جیابوومەتەوە هاوسەرم نییە، بەڵام بە هیچ شێوازێ نە شەرع نە قانون نە یاسا هیچ شتێک ڕێ بە من نایە لە ئێوە جیا ببمەوە. ئێوە مناڵی منن لە گۆشت و خوێنی منن، ئەبێ ئەوەی لە توانامە بۆ بۆتان بکەم، ئەبێ من داهاتووی ئێوە لەسەر شانی منە بۆتان دیاریکەم، ئەوەی کە پێم کرێ بۆتانەکەم. بەڵام بەونەوە باسی من کراوە. ئەگەر کاک دکتۆر کۆمەڵی وشیان هەیە کە بەکاریان هێناوە لە خانەوادیانە باوەڕ کە بێزم نایە جارێک بۆ جارانیش لە ناخی خۆمە باسی کەم، بەڵام چی بڵێم چیان پێ بڵێم؟ وەڵامانەمەی غەڵەتە قوربان جان، چ لای تۆ بێ چ لای تۆ بێ ڕووناخان، ینی نابێ بەو شێوەیە قسە بە یەکتری بڵێن، چونکە وەکو وتم تۆ دایکی مناڵانی تا ڕۆژی قیامەت تا نفوسەکان بە ناوی تۆیە، ئەمیش باوشیانە نفوسەکان لەوێ لە مەکتەب بە ناوی ئێوە بە ناوی باوشیەوە بانگەکەن و هەر شتێکیش بێت دایکی چێ ئەوەیە. بەڵام من تێناگەم ئێوە لێک چابوونەتەوانێ بۆ ئەم ڕقوکینەیە تا ئێستا ئاوە ماوەتەوە، بۆ بە مناڵەکان وا ئەڵێیت و مناڵەکان تا باوشیان بڵێن مناڵ دایکمان وامان پێڵێ و ئەو وامان پێڵێ بۆ بۆچی جنێ پێین دکتۆر؟ وەڵی وانە هەمووی خەتای ئەمە بەردەوام من تاوانبارەکە. ئەگەر ئەچێ شتێکیان بۆ ئەکرێت و لە بازاڕ شتێکەکرێ بۆیان ئەیکا بەشەر لەگەڵیانە و لەگەڵ منە شەڕەکە تەلەفۆن بۆ منەکاڵێ ئەی من نەفەقم بۆ نەبڕیتەوە نابێت تۆ ئەم شتانە بکڕی بۆ ئەم مناڵانە. دکتۆر یعنی وای لێ کردوون بەردەوام من لیستێک پڕەکەمەوە ماگانە، چی خواردنیان بۆ بکڕم، چی جلوبەرگیان بۆ بکڕم، چی دەرمانیان بۆ بکڕم، هەمووی پڕەکەمانە ئەیەمێ من چ بێزمێ پارێ ئەو بەکاربێنم. یعنی بەڕاستی وای لێ کردوون بێزاری کردوون تۆ باوەڕ بە هەموو شتێکی ئەمیش مەکە. ئەم من تاوانبارەکە بەس خۆشی تاوانبارە خەتای ئەمیشی تێ هەیە. یعنی من دانیشم وەڵڵا یەک فلسی ئەو پارەی کە ئەو بۆی بڕیمەتەوانێ فلسێکی لە من حرام بێت.